ئەم مەسئولیەتە بۆ دەسەڵاتدارانی کوردستان نایگرنە ئەستۆ و لانی کەم فەرمانبەرانی خۆیان بێموچە نەکەن. ئەم دەسەڵاتە لە بنەڕەتەوە دەسەڵاتی چینی سەرمایهدار و تاقمێکن کە لەسەر مەسەلەیان ئەوە نییە کە بە پیر پێداویستەکانی ژیان و گوزەرانی خەڵک کۆ بڕۆن. یعنی ئەوە تا هەتا بۆ نمونە ئەوان لە 30 ساڵی ڕابردووە تا ئێستا کارەبان نەتوانی و دابینکەن ئەوەشان کردوە بە ئەهلی لەسەر حسابی گرانکردن و خاڵیکردنەوەی سفرەی خەڵک دەستیان داوەتێ. مەبەست وایە ئەمانە دەسەڵاتدارانی چینی سەرمایهدارن، خۆیان تابێت دەوڵەمەنگ و دەوڵەمەندترە من خۆیان هیچ کێشەیان نییە. عامەی خەڵکی کرێکار و زەحمەت کێشە کە لە سایی ئەم دەسەڵاتەیە بێموچەیە چێژێ لە لایکی تیشۆ ئەم دەسەڵاتە لە بنەڕەتەوە بەرنامە و چوارچێوەی دەوڵەتداریەکی نییە کە لە خزمەت خەڵکا بێ. بە پێچوانەوە داوای شەراکە دەکا هەم بەشی بازاری ناوخۆی کوردستان کۆنتترۆلەکە بۆی خەڵکی کرێکار و زەحمەتێت چەوسێنێتەوە لە ئاسێکی خوارەوەی بژێویە ڕیانگرێ وە شەریکە بەشیش لە عێراقا پێک بێنێ. یاین لە ئەسڵ ئەمانی کاڵن ئێمە هاوبەشێتی و تەوازن و شەراکەت مەبەستیانەوەیە کە هەم دەسەڵات بەهۆی هێزی چەکداریان بەهۆی پشتیوانیەکانی ئەمریکا بەهۆی دەستبردن بۆ بیر و باوەڕی نەتەوەچێتیەوە خەڵکی کوردستانیان سەرکوت کردووە، ڕازیکەن تەوهمیان پێکردوون بۆی کە چاو لەوە بکەن کە گوایە ئەمان پارەیان لە دەسانیە گە حکوومەتی بەغا نەینێرە نییە. بە بڕای من ئەگەر ئەوان لە هەفتەیەک وازە دەسەڵات بێنن ڕێگە بدرێ بە نوێنەرانی خەڵکی دڵسۆز لە کوردستانە ئەتوانێ نەک ئەوەی کە موچە دابینکە بگرە ژیانێکی وام ڕەفا بکە کە تیایدا داودەرمان بە خۆڕایی بێ، نەوت و غاز بە خۆڕایی بێ، هاتوچۆ بە خۆڕایی بێ، دەرمان بە خۆڕایی بێ، کۆمەلگایەکی بیمەکراو کە هەموو ئینسانێک بێکاریش بێ لانیکەمی ژیانی تامینکە. ئەوەندە داهات و سەرمایە لە کوردستانە هەیە. آخر خۆ لە خۆڕە میدیاکانی ئەمریکا ماوەیە لەو بەر بە درۆ بڵاویان نەکردەوە کە دەوڵەمەندترین حیزب لە دنیای پارتی دیموکراتی کوردستانە.